گۆڕی سارد و سڕیەتی و هێشتا باوکی بە حەسرەتی مردنە تراژیدیەکەی ڕۆژانە سەردانی دەکات. شنیار یەکێک لە قوربانیەکانی 2022 کە بە شێوەیەکی نامرۆڤانە لەلایەن هاوسەرەکەیەوە ئاگر لە جەستەی بەردراو دواتر گیانی لەدەستدا. کەیسەکەی شنیار ماوەی 10 مانگە لە دادگایە لەگەڵ ئەوەی هاوسەرەکەی دانی بە تاوانەکەدا ناوە، بەڵام هێشتا هیچ دانیشتنێکی دادگا بەڕێوە نەچووە و باوکی شنیار سوورە لەسەر سزادانی بکوژی کچەکەی. زۆڵمێکی زۆر گەوری لە کردەوە بە تایبەتی ئەم پیاوە بە حساوی خۆی بەسەر خۆشی هاتۆتۆ لە نادیەکان و هاتە ئەم ئافرەتەی لە خوا سووتاندوو حتا ئەم دەقەش بە هیچ شێوازێت نێتمان نییە سڵح بکەین ئیلە قانون یەکلایی نەکاتەوەمان. 2022 بۆ ژنان ساڵێکی تراژیدی بوو چونکە ئامارەکان پێمان دەڵێن کوشتن و خۆکوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیاد بوونە. زۆرینەی کیسی کوشتن و خۆکوشتنەکان بە شێوەیەکی هێندە خەمئامێز بوون، خۆیان گزارشتیان لە قوڵی ئازار و برینەکانی ئەو ژنانە دەکرد. چالاکوانانی ژنیش هۆکارەکان لە سەروی کێشە کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە بۆ کۆمەڵی کێشەی تر دەگەڕنەوە. زۆربەی جار ئەڵێن کۆکاری سیاسی کۆمەڵایەتی ئابوووریە، بەڵێ ئەمانەیەکێکن لە هۆکارەکەم ئەگەڕێم بۆ ئەوەی خودی ژنان لە مێژوی خۆیان تێنەگەشتون، کۆمەلگا بەگشتی لە مێژوی ژن تێنەگەشت و ئەگەر ژن بگەڕێتەوە بۆ مێژوی خۆی و کولتوری خۆی دڵنیام ینی ئەم توتی ژیانە هەم چارەسەری ئابوووریەکە و سیاسەکە و کۆمەڵایەتێکەش ئەکرێت لە 91 کە پرۆسی ئازادی کراوە تا ئێستا بە تەواوەتی ینی ڕێژەی ژن کوشتن ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە، بەڵام بکەرانی بکوژان دیار نین یان بەش ڕێژێکی زۆر کەم دیارن کە دیاریشن سزایەکی وا نادرێن. بە تێڕوانینی بەشێکی زۆر لە چالاکوانان دەستێوەردانی عەشایری و کۆمەڵایەتی لە کەیسی ژنان لە دادگاکاندا هەیە و بۆیە بەشێکی کەم لە ژنکوژان بە سزای یاسایی خۆیان دەگەن و ئەمەش هۆکارێکی ترە لە پشت زیادبوونی کوشتنی ژنانەوە. پارێزەرێکیش دەڵێت ئەو دەستێوەردانانە دادگا ناچار بە داخستنی کەیسی کوشتنی ژنان دەکات. قانون عقوبات عراقي وأصول محاكمات جزائي وقانون عراقي كان وقانون جنايات كان ڕێگەی داوە بە تەنەزول کردن و کاتێکە سڵحێک ڕوودەدا لە دەرەوەی دادگا لە نێوان کەسوکاری تاوانبار یاخود تۆمەتبار و کەسوکاری تاوان لەسەر کراوە، کاتێک سڵحی عەشایری ڕوودەداوە سکاڵاکار نابێ و کەس سکاڵا لە تاوانبار ناکە یاخود تۆمەتبار ناکە، ئەمە دەبێتە هۆکارێک زۆر جار بۆ داخستنی داواکەی. بەپێی ئامارەکان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 22 ژن کوژراون و 6 ژنیش خۆیان کوشتووە. لەو ڕێژەیەش 31یان خۆکوشتنی ئاسایی و 29 کەیسیشیان خۆسووتاندن بووە. بۆ ئاماری 6 مانگی کۆتایی 2022 دەنگی ئەمریکا پەیوەندی کرد بەلایەنی پەیوەندیدار، بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن لەو بارەیەوە. تراژیدیای مەرگی شنیار نەیتوانی کۆتایی بە کوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا بهێنێت. لە ساڵی 2022دا دەیان ژن هاوشێوەی شنیار بوونە قوربانی عەقڵەتی پیاوسالاری و ناموسپەرستی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، قەزای سەید سادق.